پرۆگرامی دەرمانسازی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی جەخت لەسەر توانە بنەڕەتیەکانی پەیوەندیکردن دەکاتەوە. فێرخوازان بەشداری دەکەن لە گفتوگۆی گروپ، سیمینار و لە هەمان کاتە ڕۆڵگێڕان. بەم شێوەیە دڵنیا دەبنەوە لەوەی کە دەتوانن بە شێوەیەکی کاریگەر زانیاری ئالۆز بگێنن. ئەمەش دووبارە جەخت دەکاتە سەر کارامەیەکانی پەیوەندیکردن کە دەرچووەمان ئامادە دەکات بۆ کاری پراکتیکی و هاوکاری نەخۆش. فەنی دەرمانسازی هاوچۆرە لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی تەکنیکی فێربوونی پراکتیکی لە خۆ دەگرێت کە تێگەشتنیشم کە ئاڵۆزەکان ئاسان دەکات. فێرخوازەکانمان هاوکاری یەک دەکەن و لەگەڵ ئەم شێوازە نوێی خوێندن بەرەو پێش دەچن. گەشتێکی پەروەردەیی بێوێنە ئەزمون دەکەن لە زانکۆکەمان کە فێرخوازان ئامادە دەکات بۆ داهاتوویەکی سەرکەوتوو لە بواری دەرمانسازیدا. زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی شێوازێکی مۆدێرنی ئەمریکی بەکارێنێ بۆ فێرخوازەکانی بێگومان کۆلێجی دەرمانسازی هەمان شێواز لەگەڵ ئەوەشدا شێوازی گشتگیری لە پرۆسەی خوێندکارەکان ئامادە ئەبن و هەروەها بێتەوە بەشدارە بن لە هەموو چالاکیەکان، هەروەها بێتەوە بناماکانی تەندروستی و مۆڕەڵەکانی پیشەی دەرمانسازی ئەپارێزێ. دەرچوانی ئەم پرۆگرامە ئەتوانن بە شێوەیەکی کارا خزمەت گوزاری دەرمانسازی و تەندروستی بگەێنە کۆمەڵگا. بێگومان بۆ ئەو کارش کۆمەڵێک تاقیگەی زۆر نێ لەگەڵ تەکنۆلۆجیا خراوەتە خزمەتیان. پرۆگرامی خوێندن لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پەرە ئەدات بە کارامەکانی سەرکردایەتی لە ڕێگەی ئەنجامدانی پرۆژەی هاوبەش و ئەو چالاکیانەی پەیوەندیدارن بە چارەسەرکردنی کێشەکانەوە. بەم شێوەش فێرخواز فێری سەرکردایەتی نوێنەرایەتی و کارکردنە بێت لە تیمێکە کە ئەمەش زۆر گرنگە بۆ دروستکردنی ژینگەیەکی تەندروست. ئەم ئەزمونانە پێکەوە سەرکردەی بەتوانات دروستەکەن کە ئامادەن بۆ ژیانی پیشەییان لە داهاتووە.